إمامي ابن مبارك فرمويتي: لا يزال المرء عالما ما طلب العلم، فإذا ظن أنه عالم فقد جهله. بردوام إنسان زاناية والرقاي زانستي قردوتا بر، دانايا الرقاي دانايي قردوتا بر، تا لهولو كوششا بيو لا قرانا بي بدواي علم دانايية. هر كاتي قماني وابو تواو أم يتربوتا عالم بوتا دانا بوتا زانا أو بزانا أو كسل نفاميا أجي جال بر وسيركي خەڵکانێک هەیە لەم ژیانە دەستیان کردە علم خوێندن، دەستیان کردە ڕێگای علم و داناییان گرتە بەر، بەڵام چونکە وایان زانی بوونە بە عالم، بوونە بە دانا، دوای خوێندنەوەی چەند نامیلکەیەک چەند کتێبێکی بچووک وایان زانیە علم و دانایی هەر ئەوەندەیە لەبەر ئەوە سەیرەکەی هەر بە نەفامی مانوێتەوە. کاتێکیش خۆیان کردوتە عالم سەریان لە خۆیان و لە خەڵکێکی زۆر تێکداوە، بەڵام خەڵکانێکی تر دەیەها ساڵە خەریکی علمن لەوپایی گەورەیان لە علمیشا بەدەستێناوە، بەڵام بەردەوام وا هەستەکەن کە ئەوان طالب العلمن، هەستەکەن کەوا فێرخوازن، هەستەکەن کەوا علم زۆر زۆر لەوە زۆرترە کە ئەمان بەدەستیان هێناوە، بۆیە ئەوانە تەماشاکەی بوونەتە چرای ڕووناکی بۆ خۆیان و بۆ وڵاتەکەیان و بۆ ملەتەکەیان. هیوادارم ئێمە لەوانە بین ئینشاءڵڵا.